Out. CPT is conferring this press conference to discuss the situation of the Bardinan prisoners. ئەمڕۆ CPT ئەم پرێس کۆنفرانسە ئەنجام دەدا بۆ ڕاگەیاندنی بارودۆخی زیندانیانی بادینان. CPT has been in Hawla for 4 days now. ئەمڕۆ 4 ڕۆژەکە تیمی کوردستانی عێراقی CPT لە هەولێرە discussing 5 Bardinan prisoners بۆ گفتوگۆکردن لەسەر بارودۆخی 5 زیندانی بادینان with the authorities. لەگەڵ لانە دەسەڵاتدارەکان. I'll now pass you over to my colleague Kamaran to discuss. ئێستا ڕێگە بە کامەرانی هاوکارم دەدەم کە بارودۆخەکەتان بۆ ڕوون بکاتەوە. زۆر سوپاس بۆ ئێوە بەخێر بن. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لە ڕۆژی حوتی حەوت لە هەولێر بووین لەگەڵ سەرۆکی داواکاری گشتی هەولێر کۆ بووینەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی ئیفرات شەرتی واتە ئازادکردنی مەرجدار بۆ 5 زیندانی شیلاتزێ. هەر 5 زیندانیەکە بە 2 ساڵ حکوم دراون لە ڕۆژی 16 شەشەوە دەبوو ئیفرات شەرتیەکان بۆ جێبەجێ بکرێت و ئازاد بکرێن. لە ڕابردوودا ئەزمون هەیە کە بەپێی ئەم قانونە چەندین زیندانی ئیفرات شەرتی گرتوونیێتەوە و ئازاد کراون، بەڵام بەداخەوە کە هاتە سەرەی زیندانیانی شیلاتزێ بۆ هەر 5 زیندانیەکە ئەم پرۆسەیە ڕاوەستێرە. لە ڕۆژی حەوتی مانگدا لە دوای 2 سەعات و نیو گفتوگۆکردن لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دادوەری بڕیاریدا بە ئازادکردنی هەر 5 زیندانیەکە، بەڵام لەبەرەوەی ڕۆژی 5 شەممە بوو و بەر لە جەژن بوو پارێزەرەکان ناتوانین ڕێکارە قانونیەکان تەواو بکەن بۆ ئازادکردنیان. ئێمە لە ڕۆژی یەکشەممە واتە لە ڕۆژی هەفتەی حوتەوە هاتوینەتەوە بۆ هەولێر لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری لەگەڵ داواکاری گشتی زیندانی چاکسازی گەورانی هەولێر قسەمان کردووە دەربارەی و بابەتە. بەداخەوە سەرۆکی ئەنجومەنی دادوەری پاشگەز بۆتەوە لە بڕیارەکەی بۆ ئازادکردنی هەر 5 زیندانیەکە. ئێمە دوێنێ چاومان کەوت بە زیندانی ئەمجەد یوسف ناسراو بە ئەمجەد ڕێکانی، دۆخی تەندروستی ئەمجەد ڕێکانی لە زینداندا خراپە، تووشی ڤایرۆسی جگەر بووە لە جۆری سی و لە ناو زینداندا نەیتوانیوە دکتۆر ببینێت، تەنها یەک پشکنینی بۆ کراوە و پێڕاگەندراوە کە تووشی ئەو ڤایرۆسە بووە. ئێمە نیگەرانی خۆمان ڕادەگەیەنین لە دۆخی تەندروستی تەواوی زیندانیانی بادینان لە ناویاندا زیندانیانی شیلاتزێ. ئێمە زۆر نیگەرانین لەوەی کە ئەم بڕیارە لەم کاتەدا درا کە هاتە سەرەی زیندانیانی شیلاتزێ پێمان وایە تۆڵەیەکی سیاسیە لە بەرامبەر بەرگریکردن لە خۆیان لە ناو زینداندا کە ڕایانگەیان لە ناو دادگادا ڕایانگەیان کە نینۆکیان دەرهێنراوە لە کاتی لێکۆڵینەوەدا ڕایانگەیان کە کارەبایان لێدراوە ئاوی ساردیان پێدا کراوە، تەنانەت ئەمجەد یوسف تەنانەت مەحموود ناجی لە بەردەم دادوەردا تیشەرتەکەی داکەند و پشتی نیشانی دادوەرەکەدا. بۆ ئێمە پێمان وایە ئەوە تۆڵەکردنەوەیەکە بەرامبەر بە دیفاعکردن لە خۆیان بەرگریکردن لە خۆیان لە ناو دادگادا. پێمان وایە ئەنجومەنی دادوەری پێویستە بە بڕیارەکەیدا بچێتەوە، داواکاری گشتی پێویستە بە بڕیارەکەیدا بچێتەوە و ئەو بڕیارە تەمیز بکرێتەوە کە دواتر هاوڕایانمان لە تیمی پارێزەرانی بادینان ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوە دەدەن. بەڵام ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT هیچ یەکێک لە ڕوونکردنەوەکانی داواکاری گشتی بۆ ئێمە جێگەی باوەڕ نەبوو کە بە هەر بیانوێکی قانونی بیانەوێ ئەوان ئازاد نەکەن، ئازادکردنی مەرجدار نەئەنگرێتەوە. لەبەرەوەی 2 مانگ بەر لە ئێستا هەر بەپێی هەمان قانون کە 2 کەس زیندانی کرابوون لە سلێمانی ئیفرات شەرتی گرتنیەوە ئازاد کران، 2 کەسی تر لە دووهۆک هەر بەپێی هەمان قانون حکوم درابوون 2 مانگ بەر لە ئێستا ئازاد کران. مانگ و نیوەک بەر لە ئێستا لە هەولێر کەسێکی تر ئازاد کرا. ئەگەر ئەم قانونە بۆ ئیفرات شەرتی بۆ هیچ کەسێک نایگرێتەوە با بۆ کەس نەیگرێتەوە، بەڵام ئەگەر جیاکاری دەکرێت لەو بابەتەدا ئەمە پێشێلکاری گەورەی مافی مرۆڤە. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT بەردەوام دەبین لە هەوڵەکانمان بۆ ئازادکردنیان و ئیفرات شەرتی بۆ تەواوی زیندانیانی بادینان جێبەجێ بکرێت. ئێستا کاک ڕێباز یەکێک لە پارێزەرانی زیندانیانی بادینان ڕوونکردنەوەی قانونی زیاتر دەدا لەسەر. هەمووتان زۆر بەخێر بن، سوپاس کە بە بەردەوامی ڕاگەیاندنەکان گرنگی بە کەسی جیرانی بادینەدان، سوپاس بۆ ڕێکخراوی CPT کە زۆر ماندوو بووە بۆ کەیسەوە بەردەوام لەگەڵ تیمی پارێزەران هاوکار بووە لە هەموو دانیشتەکان و لە هەموو قۆناغەکانی دادگایکردن. دیارە دوای ئەوەی 5 ڕاگیراوی شیلاتزێ لە 16ی 5 2022 بەپێی یاسای ژمارە 1 ژمارە 21 مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 بە 2 ساڵ زیندانی حکوم دران. ئێمە دواتر دوای وەرگرتنی دەرەجەی قەتعی قەرارەکە دەستمان کرد بە
ئەنجامدانی ڕێکارەکانی ئیفراشەرتی لە دادگای کەتنی دەشتی هەولێر و لە چاکسازی گەورانی هەولێر دوای تەوابوونی ڕێکارەکانی وەک وەرگرتنی پەنجەمۆر و نووسینی راپۆرتی سلووچیان لە نێو زینداندا گەیشتە قۆناغی ئەوەی کە بەڕێز داواکاری گشتی ڕێی خۆی لەسەر بەردانی ئەو ڕاگیرە ئەو سزادراوانە بدات و ڕێی خۆی وەک تێگەیشتنێک بۆ بابەتەکە جیاوازی لێکەوتەوە دوای ئەوەی کە 13/4 2022 هەریەک لە مەسعود عەلی حەجی و شێروان تەها ئەمین بە هەمان مادە مەشمول بە ئیفراشەرتی ئەوان ئازاد کران و لە 10/5 خاتوبێری ڤان بە هەمان مادە کە حکم درابوو ئەویش مەشمول بوو بە ئیفراشەرتی ئەویش ئازاد کرا بەڵام بەداخەوە لەم جارەدا داواکاری گشتی وا دیارڕەکەی گۆڕیوە ئەمڕۆ بە فەرمی پێیان ڕاگەیاندین داواکاری گشتی تایبەت بەو دۆسیەیە پێی وایە نابێ ئازاد بکرێن بەڵام بڕیاری کۆتایی لە لای دادوەری دادگای کەتنی دەشتی هەولێرە کە دواتر دوای وەرگرتنی ڕای داواکاری گشتی دەگەڕێتەوە دۆسیەکە دەگەڕێتەوە لای بەڕێز دادوەری دادگای کەتنی دەشتی هەولێر دوای ئەوەی ئەو بە فەرمی بڕیاری خۆی ڕاگەیاند ئێمەش قۆناغێکی ترمان لە پێشەوەش قۆناغی تەمیزکردنەوەیەتی لە دادگای پێداچوونەوەی هەرێم دوای ئەوەش ئێمە بە فەرمی بڕیارەکە پێدا ئەچینەوە و تاعنی خۆمانی لێ ئەدەین و دواتر ڕای گشتی لەسەر ئاگادارەکەین و ئێستا شەر پرسیارێکی قانونی هەیە وە لە خزمەتی